دەم بەیانە بەیانی کورد بدەین بەڕووی جیهانە قوتابخانەی کوردایەتی و کۆڵمەدان ئێمە یەکەم بڵقی دیدی مەشکان ئەم ڕێبازانە بیر نەکەین پەیمانە ڕێبازانی کوردستانیانەمانە ڕێبازانی کوردستانیانە بیرۆکەی دروستکردنی پارتی دیموکراتی کوردستان بیرۆکەی جەنابی مەلا مستەفا بەرزانی بوو کە باشی زانی بۆ بژانەوەی خەباتی ڕزگاری خوازی کورد کە لەو هەلومەرجا سەرکوت کرابوو دروستکردنی پارتی دیموکراتی کوردستانی بە زۆرەتی ئەو کاتە زانی بۆیە پەیڕۆ پرۆگرام هەر لێدا ڕێژرا و پارتی دیموکراتی کوردستان لە 16 ئابی 1946 دا مەزرێن کە ئەمەش هیوایەکی گەورەی گەڕاندەوە بۆ سەرجەم گەلی کورد لە پارچەی کوردستانی باشوور بوو بە هۆی ئەوەی کە ئومێدە بۆ خەڵک بگەڕێتەوە ئەو زوڵم و زۆر و کە خۆ بە کەم زانین و سەرکوتکردنەوە لەناو خەڵکە نەمێنێ و بەڕاستی ئەتوانم بڵێم ئەو کاتە بوو کە شکۆی کورد گەڕایەوە کەمەرۆک هەموو لایەگەزان نەمڕۆ حوتەمین ساڵانی دامەزانی پارتی دموکراتی کوردستان و لە هەمان کاتیشا خەڵاتی ڕێکەوتی مێژووە کە لە دایکبوونی جەنابی سەرۆک بارزانی ئەم پارتە وەکو هەڤاڵان باسییان کرد پێش ئەم پارتە لە هەندێک شوێن لەسەر شێوەی گروپ و لەسەر شێوەی کۆمەڵ هەندێک چالاکیەکرا بەڵام بە دروستبوونی پارتی دموکراتی کوردستان پارتی دوانی خەباتی شۆڕژێڕی خەباتی مەدەنی خەباتی سەربازی خەباتی دیبلۆماسی لە چوارچێوەی حیزبێکی ڕەسەنی خاوەنەتەوەیی کە سایدە ڕاستەکەی سیاسەتی گرتووە یەک بخاو بتوانێت گەلی کورد لە منبەری نەخێرەوە وەڵامی دوژمنەکان بداتەوە لە ناو جەماوەری گەلی کوردستانیش ئاراستە بکە هەر ئەمە وای کردووە سایدەنەتەوەیەکی کە پارتی دموکراتی کوردستان گرتووە خەباتێکی پاک و دوور لە تیرۆر و هێزێکی نەتەوەیی ڕەسەن وای کردووە چەندین دەستکەوت بۆ خەڵکی کوردستان بەدەستبێنێ بەیاننامە 11 ئازار و ئیقرارکردنی فیدرالی و لە هەمووشی گرنگتر کە چەند ڕۆژێککە لە یادە مەزنەکە نزیکە بینەوە کە یادی ڕفراندۆمە خۆتان نەدان ڕفراندۆم لێوە شاوەترین هەڵوێست و حەشیمانەترین بڕیار و بەهێزترین وەڵام و کاریگەرترین تۆڵە بوو لە بەرامبەر ئەو جەور و ستەمەی کە لە سەدەیەکا لەگەلی کوردستانکرا من پێم وایە جەنابی سەرۆک بارزانی و پارتی دموکراتی کوردستان بۆ هەموو تەمەنیان تەنها شانازی ڕفراندۆمیان بەچە لەم ڕۆژەدا پیرۆزبایی خۆم ئاراستەی جەنابی سەرۆکەکەم بە بۆنەی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان و ساڵڕۆژی 77مین ساڵڕۆژی دامەزراندنیەوە پیرۆزبایەکی گەرم لە هەڤاڵانمانەکەین لە کادرەکانمان جەنابی سەرۆک سەرۆکێکی پاک و ڕابەرێکی پاکە و حزبێکی یەکەمە بەڕاستی یعنی لە چاوی هەموو کوردێکەوە لە چاوی هەموو دنیاوە پارتێکی گەورەیە تاک بە تاکی کورد شانازی ئەەکەین بە دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستانەوە گوڵامی خەرشومەز دەڵە و ناونیشان ژی لە مۆی گرد خەباتی مەیداگیسان ئەم ڕێبازانە بیر نەکەین پەیمانە ڕێبازانی و کوردستانیانەمانە ڕێبازانی و کوردستانیانەمانە سەرفرازین ئەمڕۆ هەمومان پێکەوە لە یادێکی گرنگ یادێکی مێژووی یادێکی پڕ لە سەروەری کە یادی دامەزراندنی پارتێکی گەورە پارتێکی پێشەنگ پارتێکی نەتەوەی و نیشتیمانی کە پارتی دیموکراتی کوردستانە و یادی لەدایکبوونی ڕەمزی ملەتی ئێمە ڕەمزی حزبی ئێمە ڕەمزی ڕێبازی بارزانی لەدایکبوونی سەرۆک مەسعود بارزانی هەواڵان هەمومان شانازی بەو ڕێبازە بەو حزبە واکەین کە لە کاتێکدا ئەو حزبە دامەزرا دوای جەنگی جیهانی دووەم مەناتقی نفوس ناوچەکانی کە دەستکەوتی شەڕی جیهانی دووەم بوون کە لە شەڕی جیهانی یەکەم دابەش کرابوون هیچ بۆ کورد و بۆ کوردستان نەبوو و دیسان لە جەنگی جیهانی دووەمیش هیچ مافەکیان دەستکەوتێک یان ئومێدێک یان ڕووناچێک بۆ کورد و کوردستان نەبوو لەو کاتەدا لە بێئومێدی بارزانی نەمرو کۆمەڵێک نیشتیمان پەروەر کۆمەڵێک شۆڕژجێ کۆمەڵێک لە خۆبردوو پارتی دیموکراتی کوردستانیان دامەزرا
پارتیان لە کاتێک دامەزران کە تەحەدای ڕوبەڕووبوونەوەی ڕژێمی ئەو سەردەم لە عێراق لە شۆڕشەکانی بارزان دەستی پێکرد. لەو کات پارتیان دامەزران کە کۆماری کوردستان لە ئارادا بوو. لەو کاتدا بارزانی بیرۆکەی پارتێکی دیموکراسی لە ناو جەرگەی جەپ و جەرگەی ئاراستەی جەپدا کە یەکێتی سۆڤیەت لە ناوچەکە باڵادەست، بەڵام بیرۆکەی پارتێکی نەتەوەی نیشتیمانی دیموکرات خواست ئەو پارتەی دامەزران. ئەو پارتە بۆ هەوێنی خەباتی نیشتیمانی و خەباتی کوردایەتی و کۆڵەدان ئەوانەی کە لە ڕابردوو و لە کاتی گەڕانەوەی بارزانی و دوای گەڕانەوەی بارزانی و کاتی دەستپێکردنەوەی شۆڕش تاکو ئێستاش خەونیان بەو بۆشاییەی فراغی بارزانیەوە دەدیت. 12 ساڵ دوای دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان بارزانی نەمر کە ڕێبەری شۆڕش و ڕێبەری پارتی و ڕێبەری بزاوی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان بوو، نەیانتوانی فراغی بارزانی پڕ بکەنەوە لێرە. هەموو کات کە کۆنگرەشیان دەبەستی بە هەوای بارزانی، بە پێگەی بارزانی، بە قووەتی بارزانی، بە کاریزمای بارزانی ڕێبەرایەتی پارتی و ڕێبەرایەتی کوردایەتیان کرد. پارتی دوای 77 ساڵ هەواڵان بە زۆر قۆناغی سەخت، قۆناغی گرنگ تێپەڕی، بەڵام توانی بەراورد لەگە پارچەکانی تری کوردستان بگەیتە ئەمڕۆ کە ئەمڕۆ لە سایەیدا ئازادی و دیموکراسی و دەستکەوتی گەورە بۆ گەلی کوردستان لە ئارادان وە هەن کە خۆی لە سەرۆکایەتی هەرێم، پەرلەمان، حکوومەت ئەو دەستکەوتانەی کە لە کوردستان هەن دەبینیتەوە. هەواڵان زۆر جار و دوومانە و دووبارەش دەکەینەوە. هەموو ملەتانی دنیا ئەوەی دوێنی خۆی لەبیر بکە ناتوانانی ڕێزی ئەو ڕۆی خۆی بگریت و ئەوەی ڕێزی ئەو ڕۆی خۆشی نەگریت ناتوانانی بەرنامەی ئایندەش بەرنامەیەکی گەش بۆ ئایندەی خۆیدا بکە. ئێمەی ملەتی کورد خەباتکارانی ڕێبازی بارزانی ئەبێت دوێنێمان بەبیر بیت بۆ ئەوەی ڕێزی ئەو ڕۆ بگرین و ڕێزی ئەو ڕۆژ بگرین بۆ ئەوەی بەرنامەیەکی ئایندەیەکی گەش بۆ ملەتی خۆماندا بین. ئەوڕۆ پارتی پێشەنجی خەباتی کوردایەتیە. حزبی یەکەمە هەم لە ڕووی پێگەی جەماوەری، هەم لە ڕووی تەنزیم، هەم لە ڕووی پێگەی ئیداری و دەسەڵاتی و هەمیش لە ڕووی پەیوەندی نێودەوڵەتی و هەرێمایەتیەکان. و سەرۆکەکەشی سەرۆک مەسعود بارزانی کە چۆن حزبەکەمان پارتی و ڕێبازی بارزانی بۆ بەشێک لە مێژووی ملەتی کورد و بەشێک لە مێژووی ناوچەکە، جەنابی سەرۆک بارزانیش چکە لەگەر ڕووداوەکانیش لەدایک بووە، خۆشی بووە بە بەشێک لە مێژووی بزاوی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان. بۆیە ئەوڕۆ ئەوانەی ئومێدیان بە خەباتی نەتەوایی و نیشتیمانیە، ئەوەی ئومێدیان بە ڕزگاری نەتەوەی و نیشتیمانیە، ئەوەی ئومێدیان بە دواڕۆژی کورد و کوردستانە بۆ ئەوەی کورد خاوەن کیان و بڕیاری خۆی سیاسی بێت، ئومێدی بە پارتی و بە ڕێبازی بارزانی و بە سەرۆک مەسعود بارزانی. و ئەوەی کە پەیامی دژایەتی، کوردایەتی و نەتەوە و نیشتیمانیشی هەڵگرتووە بۆ کورد و بۆ کوردستان، تیرەکانی ئاراستەی پارتی و ڕێبازی بارزانی و سەرۆک مەسعود بارزانی لەوەشدا ئەو ڕێبەرایەتیە گەورەیە شانازی بەوەوە دەکەن کە لە پێناوی نەتەوەکەی، لە پێناوی ملەتەکەی ڕوبەڕووی تیری دوژمنانیش بیتەوە. پارتی و ڕێبازی بارزانی کە ڕێبەرایەتی ئەو قۆناغە جیاجیانەی بزاوی ڕزگاری خوازی خەڵکی کوردستانی کردووە، بەردەوام لەگەڵ زمانی دیالۆگ و ئاشتی و تەبایی و پێکەوەژیان لە مێژووی خەباتی بزاوی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان. پارتی ڕۆژێک لە ڕۆژان بیری لە توندڕۆیی و بیری لە تۆڵەسەندنەوە و بیری لە شەڕی تائیفی و نەتەوەیی نەکردوێتەوە. بە درێژایی شۆڕشی کوردستان
وتایبەتی لەو پارچەی کە لە عێراق و ئێستا هەرێمی کوردستانە قەت ڕۆژێک لە ڕۆژان کە بەنی یان کارمان لەسەر شەڕی کورد و عەرەب نەکردو بەڵکو کێشەی ئێمە لەگە نەتەوەکان نەبووە ئەوانەی کە لەگەڵی ئەژین لەگە ئاین و مەزهەبەکان نەبووە کە لەگەڵی ئەژین بەڵکو کێشەی ئێمە لەگە سیستەم و ڕژێمە یەک لە دوای یەکان بووە کە دانیان بە مافەکانی ملەتی ئێمە نەناوە و زوڵمیان لە ملەتی ئێمە کردووە. ئەو ڕۆژ هەواڵات دوای ئەو قۆناغە خەبات و تێکۆشانە پارتی لەگەڵ زمانی دیالۆگ و تێگەیشتنە لەسەر ئاستی ناوەخۆ لە هەڵبژاردننی یەکەم هەڵبژاردن دەتوانین بڵێن لە ڕۆژی ڕاپەڕینیشەوە لە کۆی یەکەم پەیامی پارتی و سەرۆک بارزانی بۆ خەڵکی کوردستان ئەبێ بگەڕێنەوە بۆ ڕێی ملەت ڕێی گەل ئەبێ لە بە شێوەیەکی دیموکراسیانە خەڵکی کوردستان بڕیار لەسەر مەسیری خۆی بدە. بۆیە ئێمە ئێستاش لەگەڵ پرۆسەی سیاسی پرۆسەی دیموکراسی و لەگەڵ هەڵبژاردننی با گرفتەکانمان بە هەڵبژاردن یەکلا بکەینەوە با خەڵکی کوردستان حەکەم بیت بڕیاردەر بیت لەوەی کە چێ نوێنەرایەتی یان نوێنەرایەتی زۆرینەی خەڵکی کوردستان دەبێت. بۆیە ئێمە لەگەڵ زمانی دیالۆگ و زمانی ئاشتی و زمانی دیموکراسی و هەڵبژاردننی ئێمە لەگەڵ فرەحزبی و کاری پێکەوەی دەمانەوێت فرەحزبی بیتە بنەمایەک بۆ پێکەوە کارکردن و بڕیاری گەل و دەمانەوێت بە ئاشتی و تەبایی و برایەتی بە دیالۆگ گرفتەکانمان چارەسەر بکەین و بە شێوەیەکی دیموکراسیش ڕێبەرایەتی گەلی خۆمان بکەین. ملەتی ئێمە نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆی هەڵبژێریتن بۆ ئەوەی چ جیهەتێک چ لایەنێک چ حزبێک چ ڕێبەرایەتێک نوێنەرایەتی ڕاستەقینەی دەکات بۆ ئەو قۆناغە و بۆ داهات. بڕوامان بە پێکەوە ژیانی نەتەوە و ئاینەکانە لە کوردستان لە دێر زەمانەوە هەر کاتێک هەر شوێنێک پارتی و ڕێبازی بارزانی لە شوێنێک دەسەڵاتدار بووی لەو شوێنە ئارامی و ئاشتی ڕێز لە پێکەوە ژیان گیراوە لە نەتەوە و ئاینەکان گیراوە. بۆیە ئێمە یەک لە سیما جوانەکانی کوردستان بەوە دەبینی کە تەبایی و ئاشتی و پێکەوە ژیان لە کوردستان دەبێت. لەسەر ئاستی عێراقیش هەواڵان ئێمە وەکو باسم کرد گرفتمان نەبووە لەگەڵ نەتەوە ئاینی و نەتەوەکانی تری بڵێن قەومی یان مەزهەبی کێشەی ئێمە لەگە ڕژێمە یەک لە دوای یەکانی عێراق. ئێستاش گرفتەکانی ئێمە لەگەڵ ئەوە بووە ئەوانەی کە ئێستا حکومڕانن هەواڵان دان بە واقعی عێراق و پێکهاتەی عێراق بنێن بە نەتەوە و ئاینەکانیەوە و ڕێز لەو ڕێککەوتنانە بگرین کە لە دوای ئازادی عێراق پێکەوە کردومانە و ڕێز لە دەستور بگرین کە زیاتر لە 180 گەلانی عێراق دەنجی بۆ دەستور داوە و ڕێز لەو ڕێککەوتانە بگرین کە لە دوای هەڵبژاردنەکان لە نێوان لایەنە سیاسیەکان ڕێککەوتنی لەسەر دەبێت. گەلانی عێراق و پێکاتە سیاسیەکانی عێراق دڵنیاکەینەوە ئێمە دەستی ئاشتی و برایەتی درێژەکەین بۆ هەموو لایەک بە دیالۆگ دەمانەوێت گرفتەکانمان چارەسەر بکەین. بەڵام هەموو لایەنەکان دڵنیا دەکەینەوە کە پارتی و ڕێبازی بارزانی بە هیچ شێوەیەک مساومە ناکات لەسەر مافەنەتەوەی و نیشتیمانیەکانی ملەتی کورد و خەڵکی کوردستان و پێداگر دەبێت و بە هەموو شێوەیەک پێداگر دەبێت و بە هیچ شێوەیەکیش قبولی ناکەین کە مافەکانی ئێمە پێشێل بکەین. هەواڵان ناحەزان و ئەوانەی کە لەگەڵ ئێمەش دەژین هەندێک جار ئامادەنین بە شێوەیەکی دروست ئەو ڕێککەوتنانەی ئەنجام دەدەین یان ئەو دەستورەی دەنگمان پێداوە جێبەجێ بکرێت دەیانەوێت هەندێک شت لەسەرمان فەرز بکەین. پەیامێک بۆ ئەوان و بۆ خەڵکی خۆشمان هەواڵان زۆر جار هەوڵ دراوە هەم لە ناوەخۆ هەم لەسەر ئاستی عێراق هەم لەسەر ئاستی هەرێمایەتیش ئەوانەی متابعەی دۆخی سیاسی کوردستان دەکەن. قەزیەی کورد وەک کێشەکانی کوردستان
بچوک بکەنەوە لە موچەی فەرمانبەران، بچوک بکەنەوە لە هەندێک گرفتی لاوەچی. ڕاستە ژیان پێویستی بەوە هەیە، ملەتی ئێمە پێویستی بە بودجەی باش، بە ژیانی باش هەیە، فەرمانبەرە پێویستی بە موچەی باش هەیە، خزمەت گوزاریە ئەبێ بەردەوام بین لە خزمەت گوزاری. بەڵام کێشەی ئێمە زۆر لەوە گەورەتر، کێشەی ئێمە لەگەڵ حکوومەتە یەک لە دوای یەکانی عێراق کێشەی خاک و نەتەوە بوو. ئەگەر ئێمە کێشەی خاک و نەتەوە ئەو نەتەوە باڵەدەستانەی کە لەگەڵ ئێمە دەژین دان بەوە نەنێ بە تەکید هەموو کاتێک دەتوانن کێشە گرفت بۆ بابەتەکانی تر بودجێ موچێ بابەتەکانی تر دروست بکەن. بەڵام ئەگەر ئێمە لە کێشە سەرەکیەکان سەرکەوتوو بووین و ئەو کێشانەمان چارەسەر کرد، بابەتی تر بابەتی لاوەچی، چونکە مافی ئاسایی و سادەی هاوڵاتی خەڵکی کوردستان. ئەڤاڵانی خۆشەویست، ئێمە لەو دەڤەرە لەو سنوورە، سنووری سلێمانی دەوروبەری هەڵەبجە ڕاپەڕین، سنوورێکە بە درێژایی مێژووی بزاوی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان لە سیراع و ململانێدا بووی و پارتی لەو سنوورە کراوە بە ئامانج، ڕێبازی بارزانی کراوە بە ئامانج لە سیراع و ململانەکانی 64ەوە تاکو ساڵی هەفتە. لە ساڵی هەفتە ئەو حزبە ئەو ڕێبازە ئەو ڕێبەرایەتە سەرکەوت، ئەوانەی کە کۆسپ و تەگەران دروستکردن هاتنەوە پێش بارزانی نەمر و سەرکردایەتی شۆڕش. جارێکی تر ئامادەیان دەربڕی کە لەگەڵ بارزانی و شۆڕش بێنەوە خەبات و دوای 75 دیسان بەداخەوە لە زۆربەی شوێنەکانی کوردستان و بە تایبەتیش لەو دەڤەرە لە سلێمانی لەو ناوچەیە ڕوبەڕووی تێکۆشەرانی پارتی بوون. بەداخەوە پێش ئەوەی سەنگەر لە دوژمن بگرن، لە ناحەزان بگرن، سەنگەریان لە پارتی و لە کەوادری پارتی و لە دڵسۆزانی پارتی و ڕێبازی بارزانی. زۆر کادری ئێمە شەهید بوو بۆ قوربانی، بەداخەوە لە هەموو لایەک شەهید بوو، هەموو شەهیدی کوردستانە. بەڵام ئەنجامەکەی چی بوو هەواڵان؟ ئەنجامەکەی کە ئێمە گەیشتینە بەرەی کوردستانی و بەرەمان دروست کرد، خەڵکی کوردستان ئومێدی بەمە بوو، هیوای بە ئێمە بوو، ئامادەی بوو بۆ ڕاپەڕینی سەرتاسەری خەڵکی کوردستان، کوردستان ئازادکرا. لە غروریەتی نەشئەی سەرکەوتنی دوای ڕاپەڕین خەریک بوو خۆمان لە بیرکەینەوە بەشێک لەلایەنە سیاسیەکان بووە هۆکاری ئەوەی کە شەڕی ناوەخۆ و ناکۆچەکان دروست. چ قازانجمان لە شەڕی ناوەخۆ و ناکۆچی و لەو شەهید و قوربانیانە کرد، ئەوانەی کە زۆر لە عەزیزەکانمان، زۆر لە تێکۆشەرەکانمان، زۆر لەوانەی کە تەمەنامان دەکرد ئەوڕۆ لە ڕێزەکانی ئێمە بوون، لە ڕێزەکانی ئێمە نەماون و شەهید بوون، خۆیان کردە قوربانی بۆ ئەو ڕۆژە. دەستی برایەتی و تەبایی و یەکڕێزیمان درێژ کرد، حکوومەتمان پێکەوە دروست کرد، ڕێککەوتنی استراتیجیمان کرد، پێگەمان لەسەر ئاستی عێراق بەهێز بوو، بووینە بەشێک لە هێوێنی یەکڕێزی گەلانی عێراق. کورد بەشێک بوو لە چارەسەرکردنی کێشەکانی عێراق بە تایبەتی لە نێوان سونە و شیعە و پێگەمان بەهێز بوو بەرامبەر هاوپەیمانی نێودەوڵەتی و بەرامبەر هێزە عێراقیەکان و لە ناوە خۆشمان. چ دەستکەوت و پێشکەوتنی گەورە بۆ کوردستان هات. کوردستان لەو ساڵانە چۆن بژایەوە، وای لێ هات تەماحی هەندێ لایەن، هەندێ جیهەتی مندەس کە بە سیناریۆیەک ڕێکخراوێکی تیرۆریست دروست کرا لەسەر ئاستی عێراق و ناوچەکە، کەمە زۆر جا پێی دەڵێن شەریکەی موساهەمە، کۆمپانیای موساهەمە دەستی چەند لایەن و جیهەتی تێدا بوو، ڕوبەڕووی کوردستان و عێراقیش بووە. بە یەکڕێزی و تەبایی و خۆڕاگری توانیمان ئەو هێزە شتێک بشتێنین، توانیمان هەواڵان پێکەوەش ریفراندۆم بکەین، باوڕ بکەن لە ریفراندۆم ئەگەر ئێمە یەکڕێز باینە، پێکەوە باینە، ئێمە ئێستا سنووری ئێمە چیای حەمرین، لە چیای حەمرین مفاوەزاتمان دەکرد لەگەڵ حکوومەتی بەغدا. نوێنەری هەندێک لە وڵاتانی دۆستی ئێمە لە نەتەوەی گرتوەکان بەیەمان دەگو ئەگە 72 ساعتەوە خۆتان
ڕاگر بوانە خۆ ڕاگر بانە و یەک ڕێز بانە ئێمە ڕەنگە بڕیارێکی وەکو بڕیاری 688مان دەردەکرد بۆ دوای ڕیفراندۆ ئەو کات دەمانتوانی مفاوەزات بکەین لەسەرەوە بەڵام بەداخەوە ناکۆچیداوە خۆمان بینیمان کە چ زیانێک بە خەڵکی کوردستان و بە ناوچەکانی مادەی 140 کە 150 خاچی کوردستان لە ئەنجامی ئەو ناکۆچیە و ئەو خیانەت و غەدرەی لە کوردستان و لەناو خۆمان ڕوبەڕووی چ بووین ئەو ڕۆژ هەواڵان ئێمە بگەڕێینەوە بۆ خاڵە ناخۆش و ناکۆکەکانمان بەڕاستی ئەبێ بگەڕێینەوە بۆ ئەو خاڵانەی کە زیانمان پێکەوتووە کە زیان بە خەڵکی کوردستان کەوتووە ئەبێ بگەڕێینەوە بۆ ئەو ئەزمونانەی ئەو قۆناغانەی کە ئەزمموی یەکڕێزی و برایەتی و تەبایی و پێکەوەی کارمان کردووە بەوە چ دەستکەوتمان بەدەستهێناوە چه سەرکەوتمان بەدەستهێناوە لەو قۆناغی ئێستا ئێمە تێداین پێویستیمان بەو تەبایی و برایەتی و یەکڕێزیە پەیامی سەرۆک مەسعود بارزانی بەردەوام و لە دوا پەیامیشیدا لە بارزان لەکردنەوەی مۆزەخانەی بارزانی پەیامی بۆ حزب و لایەنە سیاسیەکان ئەوە بوو کە بگەڕێینەوە بۆ یەکڕێزی و تەبایی و ئاشتی هەوڵ بدەین خۆمان ناوماڵی خۆمان ڕێکخەینەوە و ئێستاش لەو ڕۆژەدا پەیامی سەرۆک بارزانی و پارتی دیموکراتی کوردستان بۆ لایەنە سیاسی و هەموو کەسایەتە نیشتیمان پەروەرەکانی خەڵکی کوردستان یەکڕێزی و تەبایی و برایەتیە بتوانین هەنگاوەکانمان یەکخەین لە حکوومەت لەناوە خۆمان پێکەوە گرفتەکان چارەسەر بکەین پێکەوە پشتگیری حکوومەتی هەرێمی کوردستان بکەین لە چاکسازی و لە چارەسەرکردنی گرفتەکان پێکەوە یەکڕێز بین لەسەر ئەو گرفتانەی کە لە بەغدا هەن داکۆچی لە ڕێککەوتنەوە سیاسیەکان بکەین داکۆچی لە مافە دەستوریەکانی خۆمان بکەین لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی نێودەوڵەتی و هەرێمایەتی یەکدەنگ بین بۆی بتوانین ئەو قۆناغە تێپەڕین هەواڵان لێرە و لەوێ تەهدید دەگرێت ئەوانەی تەهدید دەکەن قەت تەوەقع نەکەن و تەسەوریش نەکەن دۆخی ئەوانیش ئەوەندە باشە دۆخی ئەوان لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی ناوچەکەش ئەوەندە باشە کۆمەڵێک ئەگەر هەن لە ناوچەکە و کۆمەڵێک گۆڕانکاریشن لە بەرژەوەندی ئەوانە نییە ئەوانەی تەهدید دەکەن و ئەوانەی بە هەڵە بیرەکەنەوە بە هەڵەش مامەڵایە بۆیە ئێمە پێمان وایە ئاسۆی کوردستان ئاسۆی ئەزمموی کوردستان و ئاسۆی پێگەی پارتی دیموکراتی کوردستان و ڕێبازی بارزانی ئاسۆیەکی گەشە ئاسۆیەکە کە دەتوانی ئەو قۆناغەش بەسەرکەوتووی و بەسەربەرزی تێپەڕێت بە پشتگیری ئەو خەڵکە دڵسۆزە بە پشتگیری ئەو خەڵکە خۆڕاگرن ئێمە بەرەو هەڵبژاردنەکانیش دەچین هەواڵ ئێمە بەڕاستی بەچ دەتوانین بابەتەکانی ئیکلا بکەین و بەچ دەتوانین ئاشتی بچەسپێنین لە کوردستان بەچ دەتوانین برایەتی بچەسپێنین لە کوردستان بەچ دەتوانین بەهێزبی گرفتەکانمان لە ناوەخۆ لە کوردستان لەسەر ئاستی عێراقیش ئیکلا بکەینەوە بەهێزی جەماوەر و ملت بە قووەتی خەڵکی خۆمان پارتی بە درێژایی 77 ساڵی ڕابردوو ڕەنگە حزبی تەمەن 77 ساڵی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە عێراق یان هەر نەماون یان ئەگەما بن پێگەیان زۆر لاواز بوو بەڵام ئەو حزبەیەوە ئەو ڕێبازەیەوە ئێستش حزبیەکە کۆمەڵک هۆکار ئەو هۆکارانە وای کردی ئەو حزبە بەهێزی ببینیتەوە بۆ ئەوەی ئەو حزبە ئەو ڕێبازە بەهێزی ببینیتەوە وە کوردستان لەو قۆناغە دەرباز بی بۆ قۆناغێکی تر وە سەرکەوتنی یەکجاری بەدەست بینی ئەبێ پارتی دیموکراتی کوردستان و ڕێبازی بارزانی و سەرۆک مەسعود بارزانی بەهێز بی بۆیە ئەبێ هەوڵ بدەین بۆ هەڵبژاردنەکانی داهات هەواڵە هەوڵ بدەین بە زمانی دیموکراسی بە قووەتی خەڵک بەهێزی خەڵک بەهێزی جەماوەت بتوانین پەیامی پارتی و سەرۆک مەسعود بارزانی بچەسپێنین لە کوردستان هەوڵ بدەین هەواڵە دۆست و لایەنگرەکان ئەندامانی پارتی لایەنگرەکانی پارتی تەنها خۆتان نا کە سوکارتان خەڵکە نێزیکەکانتان ئەو پەیامیان پێ بدەن ئەو شوێنانەی کە پارتی دەسەڵاتدار بووە سیرکەن بەراوردکەن لەگە ئەو شوێنانەی کە پارتی تێدا دەسەڵاتی وەکو پێویست نەبووە لە 30 ساڵی ڕابرد وەرن بەراورد بە ئەو دەرفەتەمان پێ بدەن بۆی بتوانین ئەو شوێنانەش زۆر باشتر
خزمەتیان بکەین و کاری باشتریان بۆ بکەین. بۆیە داوەتان لێ دەکەین لەو ماوەیە هەر هەمووتان هەباڵە گرفتمان هەیە، مەعاناتمان هەیە، مەشاکلمان هەیە، بەڵام خوا نەخواستە بشتین ئەوەی هەمانە ئەوش دەدەست دەکەین، بەڵام سەر بکەوین دڵنیا بن ئەوەی هەما ئەوەی ماوەش ئەویش بەدەست دەکەین، زیاتر دەچین لە پێش. کوردستان ئاوەدان دەبێت، پارتی گەورەبی، ڕێبازی بارزانی گەورەبی، هەمومان گەورەی، هەمومان بەهێزی. پارتی خوا نەخواستە بشتێت، نەک ئێمە دەشتین، کوردستان دەشتین، ئەزمموی کوردستان دەشتین. بۆ ئێمە شانازی دەکەین پارێزەری دەستکەوتەکانی خەڵکی کوردستان. لەو ڕۆژەدا سڵاو دەنێرین بۆ گیانی پاچی ئەو شەهیدانەی کە ئەوڕۆ لە ناومان نین بە خوێنی ئەوان ئەوڕۆ دروست بوو و بەردەوامیش بەو خەبەر. سڵاو لە دەست و بازووی ئەو پێشمەرگە قارەمانانەی کە هەموو کات شانازیان پێوە دەکەن. سڵاو بۆ ئەندام و لایەنگرانی پارتی ئەوانەی کە ئەو ڕۆیان بۆ ئێمە دروست کرد لە ڕابردوو و ئێستاش بەردەوامن و ئێستاش نەوەی ئێستا تەواوکەری پەیامی ئەوان. سڵاو لە ڕێبەر و سەرۆک و ڕەمزی ملەتی ئێمە سەرۆک مەسعود بارزانی کە ئەو ڕۆژ ڕۆژی لەدایکبوونیی کە هاوکاتە لەگەل ئەو یادی لەدایکبوونی ئەو حەزبە کە خۆشی سەرۆک مەسعود بارزانی بووتە بەشێک لەو مێژوە چکە لەگەڵ ئەو مێژوە ژیانە. و زۆر سوپاسیشتان دەکەین کە حەقیقەت زۆر مەلاحەزەم کە زۆر بە وردی گوێتان لە قسەکانم کرد. زۆر سوپاسان دەکەم. سوپاسی لەقی بیستویەکیش دەکەین هەم بۆ کۆکردنەوەی ئێوە لەو ڕۆژە و بۆ ئەو بەرنامەیەش خوێندنەوە لەسەر کتێبەکانی جەنابی سەرۆکە بەرجی پێنجەمە. ئەو کتێبە بۆ کادر زۆر گرنگە بخوێنێتەوە. مێژوویەکی سادەقە، مێژوویەکی پاک و خاوێنە، خۆی نەک گوێی لە خەڵک بۆ خۆی بەشێک بووە لە ناو ئەو مێژوو و زۆربەی زۆری ئەو بابەتانەی کە باسیش کردوون بە بەڵگە پیشانیدا. زۆر کەم کەس هەیە ئەگەر بتوانین کادری ئێمە نووسەر ڕۆشنبیری ئێمە داکۆچی بکە بەڵگەکان بخاتە ڕوو، کەم کەس هەیە بتوانیتن تێبینی لەسەر ئەو کتێبە و لەسەر پەیامەکانی سەرۆک لەسەر جێڕانەوەی ئەو مێژووی کە خۆی بەشێک بۆ لێ. زۆر گرنگە کادری ئێمە ئەو مێژووە بخوێنێتەوە، گرنگە چکە بەشەکە لە مێژووی حزبی ئێمە، بەشەکە لە مێژووی ملەتی ئێمە، بەشەکە لە مێژووی بزاوی ڕزگاری خوازەخەڵک. بەیانی کورد بدەین بەڕووی جیهانە، هاتین لەگەڵ کەسی وەیدەم بەیانە، بەیانی کورد بدەین بەڕووی جیهانە، قوتابخانەی کوردایەتی و کۆڵمەدان، ئێمە یەکەم بەڵکی دیدیمان شکا، ئەم ڕێبازانە بیر ناکەین پەیمانە، ڕێبازانی کوردستانیانەمانە، ڕێبازانی کوردستانیانەمانە. شەباوەکو زریان دەردەنوو، نالەتەیدا شەڕشی سەختی ئەینوو، وەکڕا شەباوەکو زریان دەردەنوو، نالەتەیدا شەڕشی سەختی ئەینوو، گوڵانی خەرشومەز دەمە و ناونیشان، ژیرەمۆی گڕ خەباتی مەیداگ بوونی معنەوی و ڕۆحی بارزانی هەمیشە داینامۆیەکی گرنگ بوو بۆ ئەوەی خەڵک بتوانێت شانازی بەو سەرکردە و کارێزمایەوە بکات و پارتی لەسەر بنیاد بنێت. بەداخەوە لە نەبوونی بارزانی لە ماوەی ئەو 10 ساڵە ویستیان دژمنان پارتی بە چەند ئاراستەیەکە بن خۆشبەختانە بە هاتنەوەی بارزانی ئەو بیرۆکانە و پیلانانە هەمووی پوچەڵ کرایەوە بارزانی توانی جەناویان بگەڕێتەوە لە 1950 دوای بەستنی کۆنگرەی سێم و چوارەم پارتی کە هەستی کرد هەرچەند دەستکەوتێک هەبوو لە کاتی 14 تەمووز بۆ کورد کە لە دەستور جێگیر کرا بوو کورد و عەرەب برانبەست. دواتر پاشگەزبوونەوەی ڕژیمەیەک لە دوایەکانی عێراق وای کرد کە شۆڕشی مەزیدی ئەیلول لە دەستی جەناوی بارزانی نەمر هەڵگیرستێت و کورد بە و زوڵم و زۆرە ڕازی نەبوو بە هەموو هەوڵێک تێکۆشەکە مافە زەوت کراوەکانی بگەڕێنێتەوە بۆ خۆی. ئەوە بوو کە لە 11 ئەیلولی 1961 شۆڕشی ئەیلول دامەزرا. هەرچەند ئەمە ئاست و ئەلنگاری زۆری هاتە پێش، بەڵام خۆشبەختانە ئەوانەی نیشتوان پەروەرد بوون
بە کاریزمای جەنابی سەرۆک بارزانی و بە پاڵپشتی ڕۆحی کوردایەتی توانیان ئەو پیلان و ئالنگاریات تێکشکێنن بەرەو دەستکەوتی گرنگتر ڕۆشتن کە لە 11 ئازاری 1970 توانیان ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی بەعس بکەن بە گشتی لە قۆناغەکان ئەتوانم بڵێن پارتی هۆکار بووە بۆ دەستکەوتە گرنگەکانی کورد کە لە مێژووە شانازی پێەکەین بۆیە من هەمیشە ئەڵێم پارتی بوون جێگای شانازیە لە قۆناغی 1970 ئەوە بوو دەستکەوت بەدەست هات دواتر وەکو هەرچۆن جەنابی سەرۆک بارزانی وتی قوتی کورد لە یەکبوونە لە یەک ڕیزیە دوای دروستبوونی بەرەی کوردستانی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ بەری کوردستانی توانی حکوومەتی هەرێمی کوردستاندا مەزرێنی کەمش دەستکەوتی گرنگ بوو لە قۆناغی دواتر بە یەک ڕیزی توانیمان لە 2005 دەستوری عێراق بچەسپێنین کە مافی کوردیتیا چەسپێنرا دواتر لە شەڕی داعش هەر بە یەک ڕیزی توانیمان ئەفسانەی داعش تێشکین ئەمانە هەمووی مێژووی قۆناغە گرنگەکانی مێژوو یەک لە دوایەکە کە بە شانازی و ئەڵێم پارتی کارکتەری سەرەکی وە لەمە کە ئەمە دەور و کاریگەری پارتی نەک لە پارچەی باشوور لە کوردستانی باشوور شەتپێنێم بەڵکو لە پارچەکانی تر بە ئومێدی پارتی خەڵکی تر کوردایەتی کردووەتە مەشغەڵی ژیانی بۆ ئەوی بتوانێت مافڕەواکانی لە پارچەکانی تری بچەسبێنێ و بەرەو ئایندێکی گەشت هەنگاو بێت. جەنابی سەرۆک کاریزمایەکی بەهێز و بە قووەتە لە چاوی هەموو تاکێکی کووردا کەسێکی دیار و کەسێکی جوان و کەسێکی زۆر بەهێزە لە چاوی هەموو یەکێکمانە بەڕاستی هەر پارتینە پێم وابێ هەموو کورد شانازی ئەکەن ڕابەری نەتەوەی کوردمان سەرۆک بارزانی. پیرۆزباییەکی گەرم ئاراستەی هەموو هەڤەڵان و کادران و هەموو ئەندام و لایەنگرانی خۆمانەکەین پیرۆزە دووبارە و سەرسەر و سەرچاو. یەکێک لە خاڵە گرنگ و ئامانجە گرنگەکانی پارتی دیموکراتی کوردستان بەڕاستی ئەوە بووە هێڵێکی ڕاست و ڕەوای گرتووە کە ئەویش ئامانجی سەربەخۆیی کوردستان بووە هەتا ئێستاشی لەگەڵ بێ هەر بۆ ئامانجەکی شەکاو بەردەوامی بوو لەو پێناوەشدا وەدەیان دەستکەوتی گەورە و سەروەری گەورەی بەدەستهێناوە و لەگەڵ ئەوەشە ئاستەنگ و بەربەستی زۆر گەورەی بۆ دروست بووە. پارتی دیموکراتی کوردستان دوای 77 ساڵ بەڕاستی ئێستا لە لوتەیە هێچێکە لەو حیزبانی کە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ساوی بۆ کرد و لەسەر ئاستی ناوچەکەش سپاس بۆ خوا ئێستا ئێمە حیزبی یەکەمی و بە ئایندەش بەڕابەرایەتی جەنابی سەرۆک بارزانی هەر حیزبی یەکەمە بین و لەسەر ئاستی ناوچەکەش هەر لەسەر ئەو هێڵە ڕاست و ڕەوانەی کە ئامانجمان سەربەخۆیە کاری بۆ جارشتە پیرۆزباییتان لێ یەکەم و پیرۆزبایی لە جەنابی سەرۆکەکەم مەکتەبی سیاسیەکەم هەر لەم ڕۆژەشا جەنابی سەرۆک لەدایک و پیرۆزبایی لەدایکبوونی جەنابیانەکەیت و بەردەوام ببین لە خەبات و تێکۆشان و ماندوو نابین لەسەر ئەم ڕێبازە هەمیشە پێشمەرگەیەکی ئەم ڕێبازەین بۆ خزمەتکردنی ژیرەمووی خەباتی مەیداگی ساوان ئەم ڕێبازە لەبیر نەکەین پەیمانە ڕێبازانی کوردستانیانەمانە ڕێبازانی کوردستانیانەمانە پارتی سیاسەتی وە خۆی وەرگرتووە هەمیشە بە هێزی سیاست خەبات دەکات نەک بە سیاسەتی هێز بۆیە ئەمانە و ڕەسەنایەتی و جارێکی تر پارتی هێزی لە خەڵکی کوردستان وەرگرتووە ئەو هێزە ئیسtismار کردوێتەوە جارشکە بۆ پاراستنی خەڵکی کوردستان ئەمانە و ئاستی وشاری خەڵکی کوردستان و ناسینەوەی هێزێکی ڕەسەنی وەک پارتی وای کردو پارتی دیموکراتی کوردستان ڕاستە بە تەمەنترین پارتە بەڵام گەنجترین پارتە لە هەموو ڕووی دیپلۆماسی و سەربازی و
پێشم وایە لە هەموو هاوچێشەکان ژمارەیەکی گەورەوە بێم لە یاکسایی بۆ بکەن و لەم ساڵیادا سڵاوە نێرین بۆ درود و ڕۆحی پاشی گەورە جەنەڕاڵ مستەفا باردانی و جەنابی سەرۆک باردانی و هەموو خانەوادەی شەیدان و ئەندام و لایەنگرانی پارتی و هەر کوردێشی دڵسۆز لە هەر شوێنێک بێ بەگشتی و هیوادارین پارتی هەر لە لوتکا بمێنێتەوە ئیشەڵڵا ڕوازە. لەم ڕۆژە پیرۆزە پیرۆزایی لە خۆم و جەنابی سەرۆک و سەرجەم کادر و هەواڵ و ئەندام و لایەنگران و دۆستان و نیشتمان پەروەرانەکەم پیرۆزبایەکی گەرم لە جەنابی سەرۆک بارزانی دەکەم کە ئەم ڕۆژە مەرجەعی کورد و ڕێبەرمان سەرۆک بارزانی لەدایک بووە کە بوو بە هۆی ئەوەی کورد لە دوای بارزانی نامەردیسان هیوایەک و هیوایەکی بۆ بگەڕێتێ کە بتوانێت ئاسوی ڕوون لە پێشخۆی ببینێ کە بە سەرکردایەتی سەرکردایەتی و حکمەتی جەنابی بارزانی بتوانین ئەو شتانەی کە هێشتا ماوە بەدەستنێت نەهاتووە بتوانین لە داهاتووی نزیکا بەدەستی بێنین. هەروەها لەم ڕۆژە درود و سڵاوانیارم بۆ گیانی پاکی سەرجەم شەیدانی کورد و کوردستان سەروەریان بارزانی نەمەرو و کاکە ئیدریسی هەمیشە لە یاد. نعرفيدا شورشي سختي عينو والله شباب زريان دردنو نعرفيدا شورشي سختي عينو قوامي خرشو نزدغونا ونشان جيلا مويقر خباتي ميدا قصان ريبا زاد بيمنا كين بيمانا ريبا زادي وكردستان يانا